مريم ريكورد كاكريم ريكورد كو اما لا يشك لناو ساركاني بروبراتي هاتوتوي سليمانيين بويا ليرولين لا باش نابركو جارك سلاوتان لبيت بەڵێ بەڕێزان هەر وەکوتمان ئێستا ئێمە بۆ لای ئەو بەڕێزانە ڕووین کە مەفرەزەیشان داناوە لە بەردەم هۆڵی مامۆستا هەڵگورە عارف ئێمەش ئەڕووین بابزانین کار و چالاکیەکانی ئەوان چۆنە لەسەر شەقامەکان و مامەڵەیان لەگەڵ شۆفێرەکانە لەگەڵمان نابن بۆچی لەزگە و پەردەش بەدوا یەک پرسا لە تۆ ئەەکەم ئەو ئاوێنە دانراوی دواوە ببینیت ئێستا دواوە بینیت ناوە ئەی بۆچی پێتەوە کردووە وەڵی بەڵام چی سیارەم ڕاگرێتە بوو لە بەردەم دوور من ئیزراتێک ناکەم بەڵام ئەمە پرسیارێکە کە هیچێک بەسنس ئاوێنە بۆ دانراوە کە دواوە بینی بەڵام تو ئاوێنەکەت شاردۆتەوە لە خۆلانی خۆم سیارە زیاتر ڕاجیرا دوکانەمە بانە ڕاگرم هەتا ئێوارە هەر ئەوەش هەر لە پێشەوە مابوو لەبەر ئەوەی تر بەپەلە ڕۆژمەوە فریاوە نەڕۆم دوا لێ ڕقەمەکان وەڵا ڕقەمڕانیش بڵم چی وەڵی باشزانانی ئیزراتی هاوڕێیانی پۆلیسی هاتوچەوە چێ بێت لەگەڵ ئەم بەڕێزەیە ئیجاد ئێمە تەسمی زابتەکەیەکەین زابتەکە ئیجراتی خۆیەکان بەرامبەر ئەم شوفێرە لەگەڵمان نابن با بزانین ئەو ئیجراتە چییە کە بەرامبەر بە شۆفێرێک کە ڕقەمەکەی هەڵنەواسیوە خوا نەخواستەم شۆفێرە ئەگەر بیا لە کەسێک کەس نازانێت ڕقەمەکەی چەنە و پەردەشی کردووە بە دواوە لە شەمسەکانی دانە ناوە لایەنەکەەوە دواوی خۆی نابینێت ئەگەر کەسێک بە خێرایی بە پشتیا بڕوات ئەم چۆن ئەیبینێت خۆشی وتی وڵات دواوە نابینم زانین ئیجراتی یاسایی چییە بەرامبەر بەم شۆفێرە بەڕێزە ئەم بەڵێ وەکو مەفرەزەکان ئێمەوە تابلوی دواوی هەڵواسیەوە بەس نەیکردەوە شوێنەکەی خۆی کە تایبەتە بە شوێنی هی پێشەوە دوا و لەزگەشی پێوەیە جامی داواشی ڕەش کردووە لەبەرەی جااتی ئێمە ئەو مخالەفانەی بۆ نووسین و ئیجامۆڵەتەکەی لێوەرگین و بە پێی یاسا جااتی لەگەڵاکەن لەناو بەڕێبەراتی بەڵێ ئێستا مۆڵەتەکەی لێسەنین وەستێکی یاگەداکردنەوەی بۆ بکەین کە سەدانی بەڕێبەراتیا چۆی ڕۆژهەڵات بکات بۆ ئەو ئیجااتانی کە لەگەڵ یاکرێت شۆفێری بەڕێز تۆش لەزگەمەکە بە سارەکە تۆ کە خۆیان لە شەریکە و بۆیاخێکی جوانیان لیاوە و شەمسیەکانیش دامەنێ لە پشتەوە چووکە ئاوێنێکیان داناوە بۆی کە تۆ دواوە ببینیت و بە سەلامەتی بگەڕێتەوە ماڵ و مناڵی خۆت زۆر جاگلی یەکرێت ئەمە گلیەکانە شۆفێرێک بەسن یا لە چاڵێک ئەڵێ مەکەی جادەیە گلیەکەیتەوە سەر بەڕێوەتی هاتوچی سلێمانی بەڵام کاری ئێوەش نییە ئەمە ئەم کارە ئێوە هەماڵانگیتان هەیە بۆن لەگەڵ شارەوانەیە لەگەڵ بژانەوەی کوردستانە کە ئێوە پێتان وتێتن کە شقامەکان چاکرێت بە خۆ لە لایەکەوە خەڵک حەقی ئەوەی هەیە کە گلێ کاتێ جادەی خراپیان لە ئاستی پێویستیان یاخود لە ئاستی ئەو لۆدی ئۆتۆمبیلین لەسەرەتی مە بلاریمان لەو نیە کە ڕەنگە هەموو شەقامەکانی کوردستان دووساید نین هەموو ڕێگابانەکانی دووساید نین ئەمە پێویستە بەڵام ئەوە نی ئیش نەکرابێت بەڵام یەکش دڕونکەینەوە هەر یەک و دام و دەستگایەک مختصە بە لە بوارێکە ئیشکات ڕاستە ڕێگاوبان چۆن لە ڕەبتێکی تاوی لەگەڵ ئیشی هاتشوە هەیە چکە جوڵی ئۆتۆمبیل بەسەر ڕێگاوبان و شەقامەکان هەیە بەڵام ئایا لە بودجێ لە ئیشکردنە کارمەندانی هاتوو ئیشیانەوە جادە دروستکەن ڕێگاوبان دروستکەن بێگومان نەخێر بەڵام وی ئێمە ئیش سەبارەت بە داهاتی هاتووە بوون ئێمە یاسای هاتوومان هەیە ئەو داهاتێک کە دەستی هاتووە بە یاسا داهاتات لە غرامات بێ لە ڕسوماتی تۆمارکردن بێت لە هەر ئیشکارێکی ترکە داهاتێک دێتە ناو بەڕێوەبەراتی هاتووە بە یاسادا ئیشی لێگەڵا کرێت ئەم یاسا بۆ نمونە باستەوەکە ئەڵێ 150 داهاتی مروری بە هەموو لایەنەکانەوە ئەگەڕێتەوە بۆ خزێنەی دەوڵەت ئێمە بەڕسمی وە پسوڵە ئەم نووسرە با بەڵگەوە کە 150 داهێنێن بۆ گەڕێن بەڵام 150 دابش ئەخرێتە خزمەتی پەرهێدانی لایانی هاتووە ئەم 150 با فەرمانی بەڕێز وەزیری ناخۆی خودت پارێزگا بۆ بواری تەنمیەی مروری یاخود پەرهێدانی هاتووە بەکارهێنرێت ئەمەش لە چەند لایەکەوە کە ئەگەر چیمە شەقامەکانمان دروست نەکرد بەڵام کاری ئێمە ئیشمانەوە بۆ نمونە هێڵکاری سەر شەقامەکان کە ڕەنگە خەڵکێک پێی وابێ کیلۆمەترێک ڕەنگە پارێک تێنسە بەڵام ئەم بۆ یاغی کە بەکارهێنرێت بۆ یاقی تایبەت نییە چکەوە نییە ئەوە نییە بە دوو ڕۆژ لێبێتەوە ئەگەر بینی زۆر زارتە تایبی لە هاوی نایبینی دیار نیە بەڵام کاتێک باران لێ ئەم بۆ یاغە دەرەکەوێتەوە
مادێکی فسفۆریتە کە لە شاو شۆفێرەکە دەرکەوێت بێجگەلی هەڵکاری ئەمە هێماکانی هاتوچۆ لە ناو شارەکان ئەرشی ئێمە دامانەوە ئەمە جگەلەوە دانانی هەنێ فسفۆری چاوپشێ شەقامەکان کە ئەیبینی ڕەنگە لە شەقامێکە 1000 دانە دانرابێ ئەمەش هەمووی بودجێ بۆی سەرفکرا ئەمە جگەلەوە سەرفکردنی پارێکی زۆر بۆ ئۆتۆمبیلەکانی هاتوچۆ کە بینی ئێستا لەخوا بە زیاد بێ لانی هاتوچۆ لە بواری ئۆتۆمبیل هیچ گرفتێکی نییە و تەنانەت بەشەکانی ناو بەڕێوەبەراتیش بوو ئەساسی بەڕێوەبەراتیان پارێ سەرفەکرێت بۆیە ئێمە مەسئولین لە دروستکردنی ڕێگاوبان بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە هاتوین پێشنیاری خۆمان کرد بۆ نمونە ئەگەر لە شەقامێکە یاخود لە ڕێگاوبانێکی دەرەوەی شارە ڕووداوی هاتووت یا دووبارە بێتەوە ئەمە کەواتە پێویست بەوە کات هەڵوێستەیەکی لەسەر بکرێن ئێمە لیژنێکی تایبەتمان هەیە بە دەتوچین ڕووداوەکە من خۆم ئەندام لەو لیژنەیە ئەم لیژنەیە هەفتەی جارێ دوو هەفتە جارێک کۆ بێتەوە بۆ نمونە لەم ماوەی چەند ڕووداوی هاتوچۆمان بووە ئێمە دین شکارێکەکەین بۆ نمونە ئەبینین لە ڕێگاوبانی نێوان سلێمانی عەربەد لەم هەفتەیە دوو ڕووداو هەبووە ئێمە ئەچینە شوێن ڕووداوەکە هەڵسەنگان نەکەین ئایا ڕووکاری ڕووداوەکە نەبوونی مەفرەزەی هاتوچۆیە خێرایی ئۆتۆمبیلە زۆر لە شوێنەیە یاخود خراپی ڕێگاوبانەکەیە لەم حاڵەتەکە لێگۆ ئەگەر هاتوو پەیوەندی داروبەلانی هاتوچۆ ئێمە لایەن خۆمان بۆ نمونە پێویستی بە هێمای بۆ دانین پێویستی بە هێڵکاری سەر شەقام بۆی دانین پێویستی بەوەیە کە خێراییەکی زۆری لەم شوێنە خەڵکی ئەم سنوورە شۆفێرانم سنوور خێرا ڕۆژ زۆر لێخوڕن کامیری چاودێری لە شوێنە بە شێوازێکی بەردەوام دانین ئەگەر هاتوو ئەم میشە یاخود هۆکارەکانی ڕوودا پەیوەندی بە ڕێگاوبانەکەەوە بوو ئێمە نووسراوەکەین مادام دەرەوەی شارە بۆ ڕێگاوبانی سلێمانی بۆ بەڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی ئەگەر ناو شارەکان ڕووداوی شاچۆ لەو شێوە یاخود حاڵەتێکی لەو شێوە بوو ئێمە نووسراوەکەین بۆ شارەوانی ئەم لیژنەی ئێمە لە ماوەی ڕابردوو ئیشی باشی کرد بە نمونە ئەگەر سەیری ئاماری ڕووداوەکانی ساڵی ڕابردووە کە ئەم ساڵا بکەی بەراوردێکی ئەبینیت لەو شوێنەی کە ڕووداو هەبوونە ئێمە تا ڕادێکی زۆر باش کێرڤی ئاسی ڕووداوەکان بەرزی ڕووداوەکانمە دابەزاندە بۆ ئاسێکی باشتر 68 بۆ سفریەک ئەم کاتتان باش هاوڕێن ئەگەر ئەزیێت نەبێت لە ئێستاە کاری مەفرەزەی 237 لە شوێنەکە بۆی ئەمانەوێت سەردانیشی مەفرەزێ بکەین چۆنی فڵواجان مانوو نەبن بەخێر بێ سەر سەرواش ساسەکەم بەخێر بێ ئەگەر ئێمە ئەوە لە بیرکەین کەمان مادوون کەواتە ئێمە ئەو هەستەمان نییە بەڕووری یاسا ناتوانین ڕێز لە یاسا بکرین بەڵام ئەبێ ئەو هەستەمان هەبێ کەمان مادووە بن لە پێناو سەلامەتی ئێمەی هاوڵاتیە ئێمە وێڕای دەستخۆشی و ڕێز و خۆشەویستیمان بۆ کارمەندانی هاتوچووی سلەیمانی پیان ئەڵێن مانوو نەبن دەستان خۆش بێت بۆیە لێرە ئەڵێن خوا ئاگای لەمان بێت خوا ئاگای لە ئێوەش بێت کاتێکی شاد یەکتری بینەوە خواتان لەگەڵ هەمومان پێکەوە خواتان لەگەڵ